الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. باسی بابەتێکمان کرد لە ناویدا باسی ڕازیبوون بە قسمەت و بەو بەشەی کە خۆی پەروەردگاردا هەبێت. ئەمڕۆ ئەچینە سەر ناوڕۆکی ئەو بابەتە. دوێنێ فەرقە و بابەتێک بوو لە تەواوی بابەتەکە. تەبعاً ڕازیبوونی هەر شتێک خۆی پەروەردگار کە دیاری کردووە کە ئەندازەیە کە دایناوە بە ئینسانی ئیماندار ئەبێ وریار بێ، ئاگای لێ بێ، پابەندی ئەو قسمەتە بێ کە خۆی پەروەردگار دایناوە. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام: من كان الدنيا همه فرق الله عليه أمرا وجعل فقره بين أعينه. واتە هەر کەسێ هەم و غەمی دنیای بێ، خۆی گەورە هیداتە دەستی خۆی و فەقیریشە خاتە نێو چێوەڕانی ناوچاوانی خۆمانەوەی. ولم يأتي من الدنيا إلا ما كتب له. هیچ شتێک نییە ئیلا خۆی پەروەردگارەوەی کە دانراوە بۆ هێرەوەی دەدرێت. ومن كان همه الآخرة كانت الآخرة نيته، يعني همه، جعل الله له أمره وجعله فناء في قلبه وآتاه الدنيا وهي راغمة. هەر کەسێ غەمی قیامەتشی بێ، خۆی پەروەردگار ئەمرەکە خۆی جێبەجێ بۆ دەکا و خۆی پەروەردگار دڵی دەوڵەمەند دەکات، شەنێک بە شیفێ خۆی گەورە وای لێکە ڕازی ببێ. و دنیاش ئەبێتە ئەوەی کە ڕازی ئەبێ لەسەری و لەگەڵیدا. کەواتە ڕازیبوون بەو بەشەی کە خۆی پەروەردگار دەهێبێت ئەبێ ئینسان بزانێ ئەوەیە خۆی پەروەردگار بەشی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من يأخذ عني هؤلاء الكلمات، هر کەسێ ئەم شانە لێ وەرگێ، فليعمل بهن، ئەگەر بێت و کار و کرداری پێ بکات، أو يعمل من يعمل بهن. قلت أنا يا رسول الله صلى الله عليه وسلم. أما أصحابنا ذا فرمووی من أي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەری لەگەڵ بێت و لەگەڵشیدا جێبەجێ دەبێت. فرمووی دەی ئەم پێنووشەیە وەرگرە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمووی ئەم پێنووشەیە وەرگرە. یەکەمیان فرمووی: اتق المحارم، واتا تكن أعبد الناس، واتا خود بپارێزە لەوەی حرامە، ئەبیتە چی؟ ئەبیتە متقی ترین کەسی ناخۆش. وارضی بما قسم الله لك، وڕازی بە بەو بەشەی کە خۆی پەروەردگار دایەت تەکون چی؟ ئەبیتە چی؟ ئەغنى الناس، ئەبیتە دەوڵەمەندترینی ناخۆش. واحسن إلى جارك تكون مؤمنا، ولەگەڵ دراوسێکەت باش بە، ئەبیتە باشترین، تكن مؤمنا، ئەبیتە باشترین ئیماندار. وحب الناس ما تحب لنفسك، تكن مسلما، وأبيت باشترين مسلمان، أو بۆ خۆت خۆشگەرەکدا بۆ خەڵکیش با وابێ، هەشتێ بۆ خۆت باش و پێت خۆشە حەز بکە بۆ خەڵکیش وابێ، ئەوە بیتە باشترین مسلمان. ولا تكثر الضحك، زۆر پێ مەکەنە، فإن كثرة الضحك، زۆر پێکەنی واتە پێکەنی لە خۆڕایی، تميت القلوب، یان تميت القلب، دڵەکان چی لێکە؟ ئەمرێ. ئێمە بەسمان لەم حەدیسە هەر پێیەکی پێویستی کرد من باسم کرد، بەڵام لە ناویدا فەرمێ بابەتەکەی ئێمەیە ئەوەی ڕازی بە بۆ بەشەی خۆی پەروەردگار دایەبێت، ئەبیتە دەوڵەمەندترین کەس لە دڵدا کە ئەوەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: انظر إلى من هو أسفل منكم ولا تنظر إلى من هو فوقكم. وتا لە خوای خۆتەوە تەماشاکە، لە سەری خۆتەوە تەماشا مەکە، چونکە ئەگەر وا بوو نیعمەتەکانی خوا نابینی. ئێمە هەر کەسێک لێیە تەماشای سەری خۆمان بکەین،
خۆمان چی بەبینی نیعمەتەکانی خوا لای ئێمە بچووکە بێتەوە. بۆ نمونە خەڵکێک تەماشای خەڵکێ بکەین لە ئێمە لە حاڵی باشترە، ژیانی باشترە، مناڵی زۆرترە، قەسوڵخانی زۆرترە، هەموو شتەکانی لە ئێمە زۆرترە، نیعمەتەکانی خوا لای من و تۆ چێ بێتەوە؟ فرە نایبینین، بچووکە بێت. بەڵام ئەگەر تەماشای خواری خۆمان کرد، من ئەمەم هەیە فڵان نیەتی، من ئەمەم هەیە ئەو نیەتی، دەیدی یەواش یەواش نیعمەتەکانی خوا لای من و تۆ گەورە بکەین لە چاو. بۆیە پێغەمبەری خوا لەو حەدیسە مبارەکە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام تەماشای خواری خۆ بکە، تەماشای سەری خۆ مەکە، چونکە ئەگەر تەماشات کرد ئەو کاتە نیعمەتی خوای پەروەردگار فرە نابینی. ئەهلی بەسڕا هاتن گوتیان من سەییدوکم کێ گەورەتانە؟ فەرمووی قالوا حەسەن، ئیمامی حەسەن ڕەضا ڕەحمەتی خوا لێی ئیمامی وتیان بەچی گەورەتانە؟ ئیمامی حەسەن بەچی گەورەیە؟ فەرمووی قال يحتاج الناس إلى علمي واستغنى هو عن دينارهم. بەوە گەورەیە بەم دوو سیفەتە. یەکەمیان احتیاجی خەڵک بۆ عیلمەکەی، پێویستیان بە عیلمەکەیەتی. دووەمیش دەوڵەمەندە، دەربەحری پارە زۆر دەوڵەمەندە، غەمی پارە و دنیای فرەنی. بەم دوانە فەرموویان گەورەمە. هەر کەسێ وا بێ گەورەی ئەو کۆمەڵگایی خۆیت، واتە چاوچنۆک نەبێ، دەستی واڵا بێ، ماڵی خۆی نەبێ و ماڵی خەڵکی بێ. خۆمان ئەڵێن پێشینانە فەرمێ لە خزمەتی خەڵکا بێ، و عیلم و زانست و مەنفعەت شێوێکی دنیا و چی قیامەت لە خزمەتی خەڵکا بێ. ئەمە گەورەی خەڵک. جا ئەگەر گەورەی خەڵک ئەم دوایینێ نەبێ، بەحر بڵێ گەورە بەخوا گەورە نی. کابرا ئەگەر ڕەزیل بێ، کەس ئیسفادەی لێ نەکا، خزمەتی خەڵک نەکا، بەدەم خەڵکۆ نەبێ، علم و زانستێکی نەبی ئیسفادە بکە، ئەوە بۆ خۆی بێ. ئەمە گەورەی گەری لە چیانێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ازهد في الدنيا كفي الدنيا يحبك الله. واتە زۆر دەبێ لە دنیادا فرە دنیاویستی مەبە، زۆر یعنی ئەوەیە زۆر تەماحکار مەبە، ئەوە بڵێ بۆ دنیا چی بکە؟ خوای گەورە خۆش دێت. یعنی مانای ئەوە نییە کە واز بێنە لە دنیا، بەڵێ دنیاتش بوێ و قیامەتش بوێ، بەڵام فرە دنیاویست مەبە، زۆر لە خۆڕی دنیا بی، هەموو شتێ غەمی هەر و دنیای بوو. بەڵام ئەگەر وەسەتی بووی ناو ناوڕاستت هەڵبژات، ئەبێتە خۆشەویستی خوا. وتهد ئەمجا زهد زۆر بکە لە چیا؟ فيما في أيدي الناس، ئەوەی کە لە دەستی خەڵکێ. يحبك الناس، خەڵک خۆش دێت. سەگە کابرا چاوچنۆک بێ، ڕەزیل بێ، خەڵک خۆشی گەرەکە، خەڵک خۆشی ناوێت. ئەگەر کابرا سەبی بێ، کابرا ماڵی دنیا لە بەرچاوی قیمەتی فرە بەهای نەبێ، هەموو شتێ نەبێ، ئەو ئینسانە بۆ نمونە لای خەڵکی خۆشەویستە. ئەگەر دنیاش لە چاوی قیامەتا فرە نەگرێتەوە، تەغزیری نەدا، ئەم پێشی ئاخیرەت نەخا، لای خوا خۆشەویست. بەم دوو سیفەتە بێتە خۆشەویستی خوا و بێتە خۆشەویستی کێ؟ خۆشەویستی خەڵکیش. ئەمە بەوەی چونکە خوای پەروەردگار ئاماژەی پێکرد ئایەتەکانشا بۆ پێغەمبەریانش عەلەیهی سڵات وەسەلام فەرمێ چۆن هەموو شتێ داوەش کراوە، ئاوا ڕزق و ڕۆزیش بەش کراوە. مەسەلەن خەڵکێکە ئیمانی لاواز بێ فڵان بۆیەتی من بۆ نیم، خوای گەورە بەشی ئەو ئاوا داوە، بەشی تۆ شوا داوە. ئەمە خوای گەورە تەوزیعی ڕزق و ڕۆزیە و ئەسبابشی داناوە بۆی کە تۆش بگەیتەوە، بەڵام لە ڕێگەی حەڵاڵ نەک لە ڕێگەی حەرام. دایناوە بۆ ڕێگە حەڵاڵەکان، کلیلەکان، دەرگاکان بکەرەوە دەرگای ڕزق. ئەو دەرگانە لێیدا پەروەردگار شێنتە ملتا. ئیتر دیارە ئەوش تاقیە کاتەوە بۆ دەوڵەمەندیە، تۆش تاقیە کاتەوە بۆ مەژاری. ئیتر بزان کامتان دەرەچێت. ئەگەر تۆ دەرچووی لە مەژاریە، خوای گەورە شێنتە ملتا، تاقی تەکاتەوە لە دەوڵەمەندیشا، بزان لە دەوڵەمەندیشا دەرەچیت. ئەو کاتە هەمووی دنیا تاقیکردنەوەی. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساڵ بکە. مان کاتە کەسێک خۆشەویستی خۆی بی
بمان پێ کەسێک خۆشەویستی خەڵکی بین. خوای لێ تەقاڕێمان زۆر یەکمانە بێت لە دنیادا، دنیامان ئەو نەبێ ژیانمان بواتە سەر، دنیامان ئەو نەبێت تۆ ڕازی بی لێمان، و دنیامان ئەو نەبێ احتیاجی کەس نەبی. یا ربی خوای لێ تەقاڕێنەوە عبادة طاعتنا لقبولك يا رب الخير لمن أحكامنا خوجبه. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم.